سەیری مێژوو بکەین لە مێژوو وردبینەوە یعنی ئەم حکومڕانیە ئەم خراپی گوزەرانیە هەمی بەرهەمی شەڕی ناوخۆیە. شەڕی ناوخۆ برینێکە کە با بڵێم لەوە چە بە سەدەیەکی تر لە بیر و هزری هەموو تایی کووردا ئەمێنێتەوە و ساڕێژ نابێ. لەبەرەوەی شەڕی ناوخۆ بەجددی خزمەت بە کورد ناکە، یعنی پێویستە ئێمەی کورد هەر چۆنێک بین و هەر ڕنگ و هەر دەم و چاوێکمان هەبێ بەڵام بۆ دەرۆ یەکدەست و یەکدڵ بین. لەبەرەوەی ئێمە نابێ وەکو کرمێک بین چۆنڵی دارێک ئەڵێ ئەگەر لە ناو خۆیان کرمێک نەیڕزێنێ ناڕزێ پێویستە یەکتری نەڕزێنین، چونکە دوجار هەمومان زەرمەند دەبین. دوجار ئەگەر تورکیا بێت هەولێر بگرێ بە دڵنیاییەوە تەماحی کەرکووک و سلێمانی و ئەو فکر و ئەو خەریتەی کە تورکیا ئیشی لەسەرەکە و هەوڵی بۆیە بەڕاستی ئەوەیە کە ئەوێ دەوڵەتی عوسمانی دروست بکاتەوە و پلانێکی دوور و درێژ خەیانیشێ و بە دڵنیاییەوە ئەمیش بەکێکرێ بە هاوکاری کورد. یعنی ئەگەر ئێمە خۆمان هاوکاری تورکیا نەبین بەجددی تورکیا ناتوانێت بێت لەناو خاکی کوردستانە سوکایەتی کا بە کورد. بەجددی ئەمەش بەشێکی سوکایەتیکردنە، سەیرەکەی یەک ماڵی خەڵک داگیرەکە، ڕز و باخی خەڵکە سووتێنێ، خەڵک دەربەدەرەکە، ئەمانە هەمی کێ هۆکارە. یعنی ئەگەر هیچیشمان پێ ناکرێ بۆ ئەوەی ڕوبەڕویان بینەوە با هیچیشان بۆ نەکەین، بۆ ئەوەی بینە هۆکارێک سەبەبێ بۆ ئەوەی برا کوردەکەمان بکوژێ. لەبەرەوەی چونکە هەر کەسێک بێ یەکێتی بێ، پارتی بێ، گۆڕان بێ، دوجار ئێمە هەمومان کورتین، دوجاری چاوەڕێی ئەبێ سەرکردەیەکەین کە بێت و ئەم کوردستانە یەک بخات. حیزبەکان هەمیان بەو شێوە بیر بکەنەوە، یعنی ئێمە کوردین، یعنی پێویستە منافەسا هەبێ، بربەرەکانە هەبێ، کۆمەڵێشت هەبێ جوان لەسەر ئەساسی خزمەتکردن. بەڵام ئێمە بین بۆ ئەوەی یعنی ببینە سەبەبێ بۆ ئەوەی برای خۆمان بین بەکوشت، بەجددیەوە خیانەتە. یعنی هەر کەسێ بیکە من بیکەم و یەکێتی بیکە و پارتی بیکە و گۆڕان بیکە خیانەتە. یعنی لە ناوێک ئاتوانی ئەو پەڕی منافەسەکەی، بەڵام کاتێک کە هاتە سەر مەسەلەی دەرۆ یعنی پێویستە هەمی یەک بێ، یەک دەست بێ، یەک دڵ بێ، نبینە سەبەبێک بۆ ئەوەی خەڵک بینە سەر خۆمان. ئێمە وەکو ئابوووریەکەمان دۆڕاندووە، ئەمە حقیقەتێکە کە کوردستان ئابووری دۆڕاندووە، ئابووری لەدەست خۆیان نییە. پێویستە هیچ نەبێ نەفسێتمانە دۆڕێنین، خیرەتمانە دۆڕێنین، یعنی خۆمانە دۆڕێنی. کاتێک کوردێک لە هەر شوێنێکی کوردستان سوکایەتی پێ بکرێ هەر بە کوردێک کرێ، کاتە عەلەمی کوردستان سوکایەتی پێکرێ بە هەموو کوردستانەکرێ. لەبەرەوەی پێویستە ئەم شتە ڕابگرین، یعنی لە بەرژەوەندی کەس نییە. یعنی ئەمە بینە هاوکار بۆ ئێران و بۆ تورکیا و بۆ وڵاتانی دراوسێ، چونکە وڵاتانی دراوسێ تەنهاوەی ئیشیان بە ئێمە ئابوووریەکەشان بردووە، کە ئابوووریەکەشان بردووە بۆ خوێنەکەشمان بن، بۆ دڵی دایکی من بێ و دایکی تۆ بێ و دایکی کەسێکی تر بێ، هەر دڵە و هەرە سووتێ، بۆ ئێمە بینە سەبەبێک بۆ ئەوەی کە ئاسانکاریان بۆ بکەین و یعنی بێن سوکایەتیمان بۆ پێ بکەن. وڵاتی تورکیا هەمیشە ئامانجی ئەوە خاکی کوردستان داگیر بکات، بۆ ئەومە بەستێش هەمیشە بردومان و هەروە تۆپ هاوێژەکانی بۆ ماوەیەکی زۆر هێرشیان کردو سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. هەروەها تورکیا پێشتر بەشێکی زۆر خاکی کوردستانی گەورەی داگیر کردووە، ئێستاش ئەوێ ئەو خاکە زیاتر فراوانکە لەسەر حسابی هەرێمی کوردستان. پێویستە هاوڵاتیان و هەروەها حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی عێراق هۆشیار بن و بە توندی ئیدانەی ئەو هێرشانە بکەن بۆ سەر هەرێمی کوردستان. حیزبەکان ئامانجی تایبەتیان لەگەڵ ئەو باردۆخەدا هەیە بۆیە بێدەنگ بەرامبەر ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان. ئەوەی تورکیایکە ئامانجی ئەوەیە دەوڵەتی عوسمانی جارێکی تر لە ناوچەکەدا زیندوو بکاتەوە، هەروەها بەردەوام بردومانی ناوچە سنووریەکان دەکات، ڕز و باخ و هەروەها سەر و ماڵی هاوڵاتیان دەشێوێن.